وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. براني بريس وشكاني عزيز، الحمد لله تارەکانمان تقریبا هاتە پایان. گەیشتینە ئەوەی کە باسی سەرنجام و دەرەنجامی خواردنی پێغەمبەری خوا بکەین ساڵ سەلەم. ئایا پێغەمبەری خوا سەلەم چی خواردووە، بۆ ئەمانەی خواردووە، یاخود بەگشتی پێغەمبەری خوا سەلەم لە چ پۆڵێنێکە ئەمانە کۆکەینەوە. بۆیە ضرورە لە ئەخیری ئەم بەحسەیە، لە ئەخیری ئەم زنجیرە وتارەیە باسی ئەوە بکەین کە ئایا پێغەمبەری خوا سەلەم چی خواردووە، پوختەیەک و سەرنجامێ بخینە بەدەستی جەنابتان. خۆشەویستانم، پێغەمبەری خوا سەلەم دوو جۆر خواردنی خواردووە. یەکەمیان خواردنێکی خواردووە کە ضرورەت و پێداویستی لاشە بووە. دووەمیشیان خواردنێکی خواردووە کە ویقایە بووە بەرامبەر بە نەخۆشی. لەوانەیە خەڵکانە بڵێن کاکتۆر تۆ بۆ باسی ڕەشکە ناکەیت، بۆ باسی سینەمەکی ناکەی، مەسەرەن بۆ باسی قستی هندی ناکەی، بۆ باسی کەمە ناکەی. ئەمانە هەمی خواردنێک بوو پێغەمبەری خوا سەلەم وەکو شیفا بەکاری هێناون. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی ئەم جارەمانە باسی بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوامان کە سەلەم باسی چارەسەری پێغەمبەری خوامان نەکرد سەلەم بە خۆراک و بەهێر بەڵ و بەعاشاب. لەبەرە وتارەکانمان زنجیری وتارەکەمان فەرقی هەیە ئەگەر جەنابتان دقت بن. بەڵام ئەم وتارانە ئەوەی کێساکەنە باسمان کرد بەشێکی زۆری پێغەمبەری خوا سەلەم ئەم خواردنانی وەکو ویقایە و خۆپاراستن بەکارهێناوە، کەواتە وەکو غیذا بەکارهێناون، بەشێکی تری وەکو ویقایە. چۆن پێغەمبەری خوا سەلەم کە باسی شیرەکە فەرمێن لەیسە شەیئون یوجزی مەکانە الطعامی وەشەراب غەیرە اللەبەن، هیچ شتێک جێی خواردنی شیر ناگرێتەوە. کەواتە ئەگەر شیرێ نەخوارد هیچ شتێک نییە قەرەبووی شیرە بۆ بکاتەوە. کەواتە پێغەمبەری خوا سەلەم یەکێک لە تەرکیزەکانی ئاگاتان لێ بێ ئەمانی کە باسمان کرد لە هەنگوین، لە چی؟ لە شیر، لە خورما، لە خەل، لە نانی جۆی بە توێکڵەکەەوە، ئاگاتان لێ بێ بە بۆری. ئەمانی پێغەمبەری خوا سەلەم خواردوونی خواردنانێک بوون کە پێداویستی ئینسانی پڕ کردوێتەوە. واتە ئێمە پێڵین خواردنی سەرەکی یاخود خواردنی مەرکەزی. ئەمانە خواردنی پێغەمبەری خوا بوون سەلەم. ئەو شتانی ترکە خوراون تەواوکەری ئەمانە بوون، واتە لاوەکی بوون. بەڵام ئەمانە خواردنی سەرەکی بوون. هیچ کەسێ ناتوانێت ئیستیغنا لەم تەوەرە بکە، لەم وەسەتە بکە کە پێغەمبەری خوا سەلەم تیاژیاوە. بۆ چکە ئەمانە هەموو پێداویستی خواردنی ئینسانی تیا بووە. خاڵی دووەم خۆشەویستان، پێغەمبەری خوا سەلەم ئەو خواردنانی خواردوەتی پڕ بۆ لە تاقە. بۆ نمونە پێغەمبەری خوا سەلەم بەیانیان 7 دەنە خورمای خواردووە، تاقەی ڕۆژەکەی تیا بووە. پێغەمبەری خوا سەلەم پرداخی هەنگوینی خواردووە، تاقەی تیا بووە. پێغەمبەری خوا سەلەم هەرچی خواردنێکی خواردووە، هەڵوای خواردووە. هەڵوا لە چی دروستەکرێ؟ وتمان لە شێلانی خورما بە شیر. دیسانەمە هەمووی تاقەیە. کەواتە پێغەمبەری خوا سەلەم ئەو شتانی کە خواردوێتی پڕ بۆ لە تاقە، پڕ بۆ لە کالۆری، پڕ بۆ لە وزەی ئینسانەکە کە لەو کاتەیە زیاتر ئینسانەکان بە پێگەڕاون و سونەتیشە ئەمڕۆ ئینسان کەمترین شێوازی گواستنەوە بەکاربێنێ، زیاتر قاچەکانی و ماسوولەکانی بەکاربێنێ. هەتا ئەم تاقانە بەشێکن لە تاقەی جنسی و وروژێنەری ڕەگەزی ئینسان ئەگەر بتوانێت ئیسفادەیان لێ بکە. خاڵێکتر لە خاڵەکان خۆشەویستەکانم ئەو خواردنانی پێغەمبەری خوا سەلەم بەکاری هێناون. پێغەمبەری خوا خواردنی وشکی نەخواردووە. ئەو خواردنی وشک بۆ بەلایەوە کە خواردوێتی نان بووە. بەڵام پێغەمبەری خوا نانی چۆن بەکارهێناوە؟ کردوێتی بە تشریب، کردوێتی بە ثەرید. حتا پێغەمبەری خوا سەلەم کە نانی خواردووە ئیدامی پێوە خواردووە، واتە پێخۆری پێوە خواردووە. مەسەلەن خەلی پێوە کردووە بۆ ئەوەی کە خواردنەکە تەڕ بێ، یاخود لەگەڵ شووتیا خواردوێتی بۆی کە خواردنەکە تەڕ بێ. لەبەر پێغەمبەری خوا سەلەم خواردنی وشکی نەخواردووە. دیقەت بن، حتا پێغەمبەری خوا سەلەم میوەی وشکی خواردووە کە ئیساکەنە یەکێک لە خواردنەکانی جیهان میوەی وشکە، مەسەلەن وەکو مێوش. بەڵام پێغەمبەری خوا کە مێوەژی هێناوە دیسا خستوێتی ئاوە تەڕی کردەوە کە باسمان کرد. 3 ڕۆژ لە ئاوا بوو، پێغەمبەری خوا سەلەم لێ خواردووە، دوای 3 ڕۆژەکە ڕشتوێتی. بۆیە هەموو خواردنانی پێغەمبەری خوا خواردوونی سەلەم ئەگەر دیقەتان دابێ خواردنی تەڕە بوون، بۆی کە حەزمیان ئاسان بێ و ئینسان قەڵەو نەکەن و سووک بێ لەسەر مەعیدە و ئاویشی تیا بێ بۆ ئەوەی کە ئینسان ئیستیغنا لە ئاو نەکە. خاڵێکتر لە خاڵەکان و خواردنانی پێغەمبەری خوا سەلەم خواردوونی ئەلیافی زۆر بووە، فایبەری زۆر بووە.
واتە ڕیشاڵی زۆر بوون. ئەم سیلیلۆزە ئەم ڕیشاڵک لاشەی ئینسانە یارمەتی زۆرێدا بۆ ئەوەی کە قۆڵۆنی پارێزراو بێ و هەزمی ئاسان بێ و کۆلیسترۆڵی نەگەڕێتەوە دووبارە و تووشی بەردی کۆلیسترۆڵ و تووشی بەرزبوونەوەی کۆلیسترۆڵ و کێشەی زراوی نەبێ، بۆ ئەوەی کە تووشی کێشەی جگەری نەبێ. ئینسان بەردەوام پێویستی خوارد کردووە کە ئەم خواردانە بەکاربێنێ. خاڵێکی لە خاڵەکان ئەو خواردانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوونی دەوڵەمەند بوون بە کالیسیۆم، بۆ چکە کالیسیۆم ئەچێتە ناو پێکهاتی ئێسکەوە لە هەمان کاتێ ئەچێتە پێکهاتی ددانەکانیشەوە کە ئەمە زەرورەتی ئینسانەکە بووە. خاڵێکی لە خاڵەکان ئەو خواردانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوونی مراعاتی یەکەمی جۆگەی هەزمی لەگەڵا کردوون. بۆ نمونە خواردنەکان بەسوود بوون بۆ کۆڵۆن، بۆ غازی کۆڵۆن، بۆ تەهییجی کۆڵۆن، بۆ تەعەسوبی بۆ عەسەبی کۆڵۆن، بۆ هەزمکردن. زۆربەی خواردنەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوونی مولەیین بوون. خواردنێکی کەم خواردووە قەبزیکە. ئەگەر خواردنێکی قەول ببێ قەبزیکە خواردبێتی، خواردنێکی مولەیینی لەگەڵا خواردووە بۆ ئەوەی کە بەردەوام ڕەوان بن و خواردن لە مەعیدە و لە کۆڵۆنیانە هەڵنەگرن. چونکە کۆڵۆن کە خواردنی تیامایەوە یەکێکە لە مەزەرەکانی سەرەتان، بۆ ئینسان نابێ خواردن کە ژەهرێکە زیاترین کات لە لاشەیە هەڵیگرێ. چونکە چۆن لە دەرەوە خواردن ئێکسپایرە بێ، لە ناو ڕێخۆڵە و کۆڵۆنی شاوە ئێکسپایرە بێ، کە ئێکسپایر بوو غازا دروستەکە و زەرر لە ئێدا و تووشی مەشاکیلتەکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا لەم نقطەیە خواردنێکی خواردووەکە بۆیە سەحابەکان بەعامورگیان نەبووە. دایما ئەو خواردنانی کە خواردویانە کەمترین ماوە لە ڕیخۆڵە و مەعیدیانە ماوەتەوە و دایان ناوەتەوە ئەوەی ئیسفادەیان لێکرد بێت، دواییان هێشتۆتەوە. خاڵێک لە خاڵەکان خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ خواردنانی کە خواردوونی خواردنی پاکەرەوەی جگەر بوون. نەیهێشتووە ئینسان تووشی تەشەموع و چەوری جگەر بێ و نەیهێشتووە ئینسان تووشی زەهری جگەر بێ و لەمانە پاراسوێتی حتا لە بەردی زراوی ژێر جگەر پاراسوێتی. سبحان الله خۆشەویستەکانم دقت بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن دقیق بووە لە هەڵبژاردننی خواردنەکانیە. زۆربەی خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خاڵێکی تراکە باسی کەین چەوری داوەزێنەر بووە. یعنی سبحان الله ئەڵێی پێغەمبەری خوا لەگەڵ ئێمە ژیاوە، یاخود ئەڵێی خواردنی بۆ سەردەمی ئێمە خواردووە. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە ئەبینیت خواردنەکانی پێغەمبەری خوا هەمووی ڕێژی شووریان دابەزانووە لە یەک کاتە، هەمویان لەسەر دڵ ئیشیان کردووە. نیان هێشتووە ئینسان تووشی جەڵتە بێ، تووشی زەبحە بێ، تووشی ئازاری سنگ بێ، تووشی مەشاکیلەکانی تەسەڵوبی شەراعین و زەخت بێ. بۆیە بینی ئەم نەخۆشیانە هەتا ماوەی لێمە پێشیش نەک لە ناو سەحابەیان خۆشمانە نەبوون، بەڵام کەلاماندا بۆ شێوامە لێ هاو کە لێمان هات تووشی مەشاکیلی زیاتر بووین. بەڵێ خۆشەویستەکانم خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێکە لە خاڵەکانی ترا دژی یاخود وقایە بووە بۆ خۆپاراستن لە نەخۆشیە مزمینەکان، لە نەخۆشی شەکرە، لە نەخۆشی زەخت، حتا لە نەخۆشی سەرەتان. یعنی ئەو خواردنانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوونی دژە سەرەتانیان تیا بووە و ئەنتی ئۆکسیدانتیان تیا بووە، ڤیتامین ئەی دەوڵەمەند بوون تایە بۆ ئەوەی کە ئینسانەکە تووشی ئەوە نەبێ. ئەنتی ئۆکسیدانت خۆشەویستەکان بە شێوەیەکی عام چۆن ئینسان لە سەرەتانە پارێزێ، هەروە دژی پیربوونی ئینسانیشە. یعنی خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خواردوونی حتا دژی پیربوون بوون. یعنی ئەو نەحساب بۆ خواردن کراوە. بەڵێ یعنی خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئینسانی پیر نەکردو. بەڵێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەتا وەفاتی کرد تاڵە سپیەکانی ڕیشی مبارەکی 13 تا 17 بوون لە ڕیشیا ئەفژێران. پێغەمبەری خوا هەتا وەفاتی کرد پیری پێوە دیار نەبوو، وەکوی کە پیر بێ، وەکوی پەککەوتە بێ. بۆ چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵێ دەستێکی ئیلاهی قودرەتێکی ئیلاهی پێوە بوو، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردنی زۆر سەلیم بوو. هیچ سیستمێکی یابانی و ئەمریکی ئەوروپی و بەریتانی ناگاتە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بۆ چکە لە خواردنەکانی ئەحسابی هەموو ئەم شتانە کرابوو. یەکێ لە شتە بەسیتەکان ئەڵزایمەرە کە خەڵەفاویە و پوکانەوەی مێشکی ئینسانە کە ئینسانەگاتە تەمەنێک لە خواردنی پێغەمبەری خوایە حتا ئەم جانیبەش مراعات کرابوو. خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو باسمان کرد لە ماسیە لە خواردنەکانی ترا دەوڵەمەند بۆ ئۆمیگا 3 ئۆمیگا 3 نیشتان لە چەوری و لە تەسەڵوبی شەراعین و لە جومگە و لە کۆمەڵی نەخۆشی حتا زاکیرە و مەشاکیلی مخە پارێزێ. ئاخر خاڵ خۆشەویستەکانم خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چارەسەری نەفسی تیا بووە بۆ ئینسانەکە، حتا ئەو حەدە
چارەسەری خەمۆکی، چارەسەری کەئابە و قەلەقی، حتا ئەمان لە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سایی بۆ کراوە و خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێژەی بە قووەتکردنی زاکیرە و میمۆری ئینسانی لە ساحەب سوێنستیا بووە. هەتا ئەو حەددا، بەڵێ هەتا ئەو حەددا خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ئەم تەوەرانە ئیشی کردووە کە عەرزم کردن. کاتە وابزانم دژمنی شایەتی بۆ ئەوەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشوایی نانی نەخواردووە و خواردنەکانی دەستبژێر بوون، زانیوێتی چی ئەخوا و زانیوێتی چۆن ئەخوا و زانیوێتی کەی ئەخوا. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.